بارینی بەفر دیمەنێکی جوانی بە چیا و دۆڵ و ناوچە شاخاویەکانی کوردستان بەخشیوە و کوێستانەکانی سپیپۆش کردووە. ئێرە چیای حەسەنبەگە لە دەڤەری برادۆستی سەر بە قەزای سۆران. ڕێژەیەکی باش بەفری لێباریوە و بەرجی سپی پۆشیوە. هاوڵاتیانیش بۆ بینینی دیمەنە جوانەکانی چیاکە سەردانی دەکەن و وێنەی یادگاری لەگەڵدا دەگرن. ئەوڕۆ وەک دەبین بەفرێکی زۆر باریوە دانیشتوانی نزیکی ناچە شاخاویەکان لە ڕۆژی جمعکە ڕێستێکە بۆ ئەوان ڕوو لە ناچە شاخاویەکان دەکەن بە مەبەستی بینینی ئەو دیمەنە جوانە و ئەو کەش و هەوایە بێگومان ئەوە دەرفەتێکە چەند مانگێک جارێک دووبارە دەکرێتەوە بۆ هەڵدەنێ لە دەستی نەدەین. ڕای ئەوەی کەوان شوێنێکی باشی گەشتیاریە دڵنیان لەوەی ئەگەر حکوومەت پەرەی پێ بداتن ڕای ئەوەی کە لە زستاندا دەبێتە داهاتێکی باش بۆ لە ئەنکەرتی گەشتیاری و لە هەمان کاتیش خەڵکێکی زۆر سەردانی ئێرە ئەکات چونکە بە حکمی ئەوەی یەکەم شوێنە لە کوردستان کەوا بەفری لێ ئەبارێ سەرەتا لێرەوە دەست پێیاکە ئەستەوە خوار و بەڵام بەداخەوە لانی حکوومەتی هەرێمەوە بە هیچ شێوەیەک ئاوڕی لێ نەدراوەتەوە. هەرچەندە پلەیگەرمی ناوچە شاخاویەکان بە تایبەت ئەو ناوچانەی بەفریان لێ دەبارێت لە وەرزی زستاندا زۆردا دەبەزێت و کەش و هەوا سار دەبێت. بەڵام هاوڵاتیان بە بڕینی ڕێگایەکی دوور دەیانەوێت چێژ لەو کەش و هەوا ساردەی زستان و دیمەنی بەفری چیای حەسەنبەگ وەرگرن. من لە هەولێرەوە هاتووم بۆ گەشتی ناو بەفر بەڕاستی گەشتی ناو بەفر وەکو هاوشێوەکانی گەشتەکانی تری بوو هەر ینی دیمەنێکی جوان و خۆشیێکی تایبەتی خۆی هەیە لە ڕێگایکی زۆر دوورەوە هاتووم چونکە چێژێکی تایبەتی خۆی هەیە. هاوڵاتیان داواکاریشن حکوومەت ڕێگاوبانەکان چاک بکات و گرنگی بە کەرتی گەشتیاری زستانە بدات. بەڕاستی چای زنجیرە چیاکان حەسەنبەگ چایکی خۆشە و شوێنێکی گەشتیاریە دی مەسەد گەشتیار زۆر ڕووی تێکە بەس ڕێگاوبانەکان زۆر باش نینە مەقسەد هیچ پەرەچ پێ نەدرا لەلایەنی حکوومەتیوە بەس جێکی خۆشە هەم لە هاوینان هەم لە زستان خەڵک زۆر ڕووی تێکە. بەفربارین لە وەرزی زستاندا دیمەنێکی جوان بە سروش دەبەخشێت و لە وەرزی بەهاریشدا دەبێتە هۆی بوژانەوەی کانیاوەکان و زیندووبوونەوەی سەرچاوەکانی ئاو بە تایبەت لە ناوچە شاخاویەکان. بارینی بەفر لە چیای حەسەنبەگ سەرنجی هاوڵاتیانێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشا و بۆ گەشت و سەیران ڕوویان کردا ئەم ناوچەیە. بەڵام ئەوەی نیگەران بوو لای هاوڵاتیانەوە بوو کەوا ڕێگاوبانەکانی وەکو پێویست نین. داواکارن لە حکوومەت بۆ ئەوەی هاوڵاتیان گەشتێکی سەلامەت بکەن بۆ ئەم ناوچەیە ڕێگاوبانەکانی چاک بکرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری حەسەنبەگ.